بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتانەگەینەوە لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین حەسەن نووسەر و بانخوازی ئیسلامی لاڵقەی ئەم جارەماندا ڕادەوەستین و قساکەین لەسەر هەردوو چەمکی زاڵم و مەزڵوم واتە ستەمکار و ستەملێکراو لەبەرەوەی لە ژیانی ئەم ڕۆمانە زۆر قسە و باس لەم چەمکانە ئەکرێەوە دەدرێنە پاڵ ئەملا و ئەولا و دەدرێنە پاڵ یەکتری و یەکتری پێ تۆمەتبارەکرێ بەوەی کە کێ زاڵمە و کێ مەزڵومە. سەرەتای بەرنامە بەگەرمی و خراپنی مامۆستای بەڕێز دەکەین. خێربێن مامۆستای بەڕێز. بەوەی بینەران و هەموو لایەکیش بەرچاو ڕوون کەین لەسەر ئەم دوو چەمکە فراوانەی بەتایبەت کە ئیسلام لەسەری ڕاوەستاون و ڕوونی کردوتەوە کێستەمکارە و کێستیم لەوەی کراو و عەدالەتی هێناوەتە هەرا لەم نێوەندەیە. من پێم خۆشە جەنابتان بفەرمون کە سەرەتا ئەم دوو چەمکەمان چەمکی ستەمکار و ستەملێکراو بۆ ڕابە بکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتان مامۆستا بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەڕێز و خۆشەویست. بێگومان چەمکی ستەم و ستەمکار و ستەملێکراو کە لە ئاینی پیرۆز ئیسلامە زۆر باسکراوە بایەخێکی زۆری پێدراوە چەمکێکی زیندووە بە درێژایی مێژووی ئینسان هەتا ئێستا هەر بەردەوامە ئەم چەمکە و هەر ئەژمێنێ هەتا دنیایە چونکە دەرەنجامی ستەمە کە ئاشوب و ئاژاوە و نەبوونی ئیستیقرار لە کۆمەڵگەیە لە نێوان وڵاتانە لە نێوان ئینسانەکانە بەرپا ئەبێ. ستەم واتە دانانی شتێک لە غێری شوێنی خۆیە وەضع الشيء في غير موضعه یاخود وەکو بە زمانی عەرەبی وترێ الاعتداء على حقوق الآخرين دەست درێژیکردنە سەر مافی خەڵکانێکی تر. ستەم زانایان کە باسییان کردووەکرێ بە چەند جۆرێکەوە ستەمەکەی ئینسان لە خودی خۆیەکە بە گوناه و مەعسیەت و تاوان ئیسرافێکی زیاتە ستەمێک هەیە کە بەرامبەر بەخوای گەورەیکا کە بریتە لە شرک ئین الشرک لظلم عظیم و هەروە ستەمێکی ترش هەیە بە دەست درێژیکردنە سەر ماڵی خەڵکی سەر ناموسی خەڵکی سەر خوێنی خەڵکی. ستەم بە زمانەکرێ ستەم بە ئیشارەتێکەکرێ ستەم بە کردەوەیەکەکرێ ستەم بە دڵ ئەکرێ ستەم بە چاو ئەکرێ بە گوێچکە ئەکرێ ستەم بە دەست ئەکرێ ستەم بە هەموو ئەندامەکانی لەش ممکینەکەوە بکرێ. جاری وا هەیە ستەم ئەکرێ بۆی کە ڕازیت بە ستەمێک کە ئەکرێت و ئەنجام ئەدرێت. ڕازی بوون بە ستەم خۆی بۆ خۆی ستەمە. ئەگەر دیقەت بگرین هەموو ناوەکانی خۆی پەروەردگار هەر نەوتونە ناوەکەی بەشی هەرە زۆری هەر زۆرینی هەرە زۆری مشتەقە یا ئیسمی فاعیل یا صیغەی مبالغەیە. بۆ نمونە غەفار لە غوفرانە وەرگیراوە، بۆ نمونە ڕەحیم لە ڕەحمە وەرگیراوە، بۆ نمونە وەدود لە وودە وەرگیراوە. بەڵام کە دێتە سەر ئەوەی خۆی پەروەردگار نەفی زوڵم لە خۆی بکە سەبارەت بە عەدل ناڵێ عادل ئەفەرمێ العەدل یەکسەر مەزدەرەکەی هێناوە یەکسەر چاوگەکەی هێناوە. یعنی خۆی مدەلال لە سبوتەکە تا لەگەڵ تەجەدود بەردەوامی سبوت و ئیستیمرار مەزدەر ئەوە سیفەتەکەیەتی. یعنی خۆی پەروەردگار پێگە و منطەلەقی عەدلی ڕەهایە و چاودێرە بەسەر دادگەریەوە و فەرمانی خۆی پەروەردگارش عەدلی ڕەهایە. بۆیە لە حەدیثی قودسیە خۆی پەروەردگار ئەفەرمێ يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته محرما بينكم فلا تظالموا. لقرآن 289 جار باسی ظلم مشتقاتی ظلم هاتووە. ئەگەر دیقەت بگرین هەلا پڕەیەکی قورئان وشەیەکی بەرەکەوێ. بیردۆزیەک هەیە بیردۆزەی قەبارە یا حجوم نەظەریە حجومی پێوتێ. ئەگەر بزانی بمانێ خۆی پەروەردگار بایەق بەچی زۆرەدا با بڕوانین لە قورئانە چەندە باسیەکە. باسی تەقوا زۆرەکە خۆی گەورە نزیکی 300 جار لە قورئانە باسیەکە. باسی عیلمەکە باسی ئیمانەکە باسی عەمەلی ساڵحەکە باسی حیکمەکە. لە ضمنی ئەمانەیە باسی ستەم و ستەمکارانەکە. بۆیە خۆی پەروەردگار ئەمی کردوتە یاسایە کۆمەڵی سنەنی بۆ داڕشتووە. حکمت چییە ئەوە ئیسلام و لە قورئان و خۆی گەورە لە سەروی هەموویانەوە مەسەلەن ئەوەندە گرنگی بەم دوو چەمکەیەداوە ئەوەندە ئەوێ مەسەلەن بەتەنگیانەوە. یەکەم خۆی گەورە خۆی عەدلە، دووهەم بەرزترین بەها پڕشکۆترین بەها جەوهەری دین لە دینی ئیسلام بریتە لە دادگەری. پێغەمبەرانش بۆ چەند مهمەیەکی دیاریکراون نێراون. یەکەم ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. خوا پەرستی پێ ئینسان لە تاغوت دوورکەوێتەوە. تاغوت زاڵم و ستەمکارە ژەگرێتەوە.
یەکێ لە مهمەی تری پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم کۆڵی قورس و کۆتوبەندی پەیوەندیان دارنێ بۆ چونکە ستەمە لەو خەڵکەکە کراوە. سێ لە سورەتی حەدیدا خوای پەروەردگار زۆر بە ئاشکرا فەرمێت لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. پێغەمبەران مهمەکەیان چییە؟ بۆ ئەوەیە کە خەڵک بە عەدالەت و دادگەری هەستن و دابنیشن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. فەرمانە لە خوای پەروەردگارەوە کە فإن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر. کە عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی عادل کە بە خەلیفەی پێنجەمی راشدین ناوراوە ڕەحمەتی خوای لێبێ حال لە جیاتی ئەوەی کە قسە بە هەندێک کەس بوتێ لە کۆتایی خودبەیە ئەم ئاەتەی هێنا کردێ دروشمێکی زۆ بەرز. بۆیە عەدل دادگەری دوورکەوتنەوە لە ستەم خوای گەورە زۆر باسیەکە وەما لە سەرەتایە تەبەن ئینسان کە خوای پەروەردگار خۆڵقاندوێتی زانراوە کە ئینسان ستەمەکات يعني وكان الإنسان ظلوما جهولا. دوایی ئینسانیش لاوازە و خولق الإنسان ضعیفە بەڵام بۆ ئەمە خوای پەروەردگار کۆمەڵی ڕێنمایی ناردووە بۆ ئەم ئینسانە هەتا ستەم نەکاو هەتا دوور بێت لە ستەم و لە ستەمکاری. پێشم وا بێ مەسەلەن مامۆسای بەڕێز قسەکانت پێ بڕم بەڵام ئەم پەیامە ئەم نێدراوانە پێیانبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام کاتی هاتوون کە مرۆڤەتی غەرقی زوڵم و ستەمکاری و مرۆڤەکان سەرگەردان و هەندێکیان هەندێکی تریان چەوساندەوەتەوە بە ناوی کۆی لەو ئەمانەوە لەبەرەوە ینی دین دێ زۆر گرنگی بەم دوو چەمکایە. فەرمووی. عەدالەت چەمکێکی گرنگە لە ژیانی ئینساوە لە سەرەتاوە تا کۆتا. لە عەرەبا ناو عەرەبا وتویانە العەدل ئەساس المولک کی ئەوێ دەسەڵاتەکەی بەردەوام بێ بە عادل و دادگەر بێ. وتراوە الملك يدوم مع الكفر ولا يدوم مع الظلم. ممكنە دەوڵەتێک کافر بێ بەڵام خوای گەورە دەوامیشی پێ بە تەمەنی باتێ بەس ممکن نییە دەوڵەتێک زاڵم بێ خوای گەورە داوامی پێ بە. بۆیە ئیبن تەیمیە بەڕەحمەت بیاخوا لە کتێبی السیاسة الشرعية في إصلاح الراعي والرعية تەرجیحی ئەوەکە ئەگەر ناموسڵمانێکی عادل هەبوو مسلمانێکی زاڵم هەبوو ناموسڵمان عادل لەکاڵ بژێرێ بۆ لە سایی ئەوە مسلمان و ناموسڵمان ئەحەوێنەوە بەس لە سایی مسلمانە ستەمکارەکەیە مسلمان و ناموسڵمان ئەچەوسێنەوە چونکە ئەسڵ چەسپانی دادگەریە. خوای گەورە ئینسان عفو وەرگرتنەوەی ناسنامەی مسلمانە لە کەسێک کە ستەمکە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینسانەکانمان بۆ عیبادەت خوڵقاندووە. ئینسانەکانمان بۆ عیبادەت خوڵقاندووە. ئەسڵی عیبادەتش چییە؟ تەقوایە. أصل العبادة لعلكم تتقون. أصل العبادة بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئینسان متەقی بێ. علەتی کەواتە علەتی دروستکردنی ئینسان عیبادەتە. علەتی عیبادەت تەقوایە. علەتی تەقواش عەدلە. علەتی تەقوا عەدلە وإذا قلتم فاعدلوا. هو أقرب للتقوى. هو أقرب للتقوى. تەقوا شادەماری تەقوا دادگەریە. پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام خەڵکی هەتا بینەقاقا و شارستانەتەکان و کۆمەڵگە غەرق بوون لە ستەم و لە ستەمکاریە. ئەسڵەن ئەوەی پێبوو تێ دادگەری نەبووە. لە کۆمەڵگەی عەرەبیە هەرکەس ئازا بووە بیدایە بەسەر خێڵێکی ترا و تەفروت و نایب کردایە ئافرەتەکانی بردایە بە سەبایە. بەڵام کێ هات؟ پێغەمبەری خوا هات صلی الله عليه وسلم. من بەس ئاماژە بە چەند هەڵوێستێکی پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم خۆمان بەراورد کەین بەو خەڵکە دەسەڵاتی ئێستەی سەرزەوی یاخود مێژوو بەراورد کەین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بۆ خۆی کتێبێکی کراوە بووە ئەوەی پێی بوو تێ زوڵم و ستەم نەیکردووە. ئەگەر شتێکشی لێوەشا بێتەوە بۆ نێوی لە هات پێ یەکسەر پەشیمان بۆ تۆ بە کابرای و تۆ فەرمووەرە تۆڵم لێ بکەرەوە. یا جاری وا بۆ لێ کاتە 11 خێزانی هەبووە. چەند کەس هەیە 2 خێزان یا 3 خێزان یا خێزانی شەبێ خێزانەکەی گلەی لێ نەبێ. هەتا ئێستا لەگەڵ ئەوەی کتێبێکی کراوە مێژوو گلەی خێزانێکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆمار نەکردووە. زۆر بە سادەیی ژیاوە. زۆر حەزی بە دادگەری بووە. وڵاخێک زیاد لە ئاستی خۆی لێ بنرایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرژە بوو زۆر بێتاقەتە بوو. مناڵێ بگریایە یەکسەر نوێژەکەی کورتە کردەوە. ئەگەر جارێکیان یەکێک هاو بۆ خزمەتی چاوی پێیکەوت کە وت زانیمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ دێترسا وتی هەوین عەلەیک ئارام بەرەوەی برای بەڕێز إنما أنا ابن امرأة كانت تأكل القديد بمكة. من کوڕی ئافرەتێکم کە لە مەکە
قەدیری خوارد یعنی ئار تۆزێ ئاوی تێکەن ئەبێ بە قەدیر بۆ جۆرەشتانە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا پەروەردەکرا بوون ئیمامی عومەر جارێکیان وەفدێک ها بۆ لای جۆرێک لە شان و شەوکەت و هەوا و هینێکی بۆ دروست بوو ڕاجعی خۆی کرد خەلیفە بوو چوو خەڵکەکەی لە ناو مەدینە کۆ کردەوە وتی وەرن چوو بۆ مزگەوت وتی خەڵکی نەگوێ بگرن من عومەری کوڕی خەتابم کە لە مەکە بە ئەوەندە جۆ وشترم ئەلەوەڕان بۆ فڵانە بنەما وەسەلام عەلەیکم خوارەوە دوایی هاتن پیان وتیان ئەوە چی بوو وتی دەخەلت نەفسی نەخوە فەئەرەدت ئەن ئەکسیرها نەخۆ و نەشوەیە چووە دڵمەوە نەفسمەوە کاتێکەوە بدەهات بۆڵام خۆم لەلا گەورە بوو ویستم کەوا بیشکێنم جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتومێکی دابەشە کرد کە دابەشی کرد پیاوێک لە ئاستەکەی هەر ئەوەندە بووە هات پەلاماریە چوو خۆی کێشا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی شتێکی باتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوایەکی دەکرد دۆری خستەوە کە دۆری خستەوە ئەوش گەڕایەوە دواوە وتی وەرە بگەڕێرەوە وتی بگەڕێرەوە ئیقتەدە منی وتی تۆڵەم لێ بکەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بێزار بوو وتی تۆڵەم لێ بکەرەوە ئەوش وتی قەد عەفەوت عنکە یا رسول الله من لە تۆ بردم پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێکیان خادیمەیەک شتێکی کرد بەجێ نەبوو پێی ناخۆش بوو فەرمووی لەولا خەشیەت القەوت لەئەوجەعتوکی بهذا السیواک ئەگەر لە ترسی تۆڵەی خوایی نەبووە لە ڕۆژی قیامەتە کە هەموو خەلائق ئەوەستن بەرامبەر بە یەک لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها هەمووی تۆمار کراوە أحصاه الله ونسوه خوای گەورە هەمووی تۆمار کردووە وكل شيء أحصيناه في كتاب مبين لكتابێکی دیار و ڕوون ئاشکرای هەموو شتەکانمان تۆمار کردووە قسەیەکە وتەیەکە ورتەیەکە خورپەیەکە ئەوەی کە بە چاوی ئینسان تۆماری ئەکاوەی بەدەمیا دێەوەی بە گوێچکەیەکە هەر هەمووەکەی تۆمار کراوە لەبەر بارەگای خوای پەروەردگار وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەمزی عەدالەتی ئیلاهی بووە کاتێکە لە غەزوەی بەدرا وەستا بوون پیاوێک تۆزێ ورگیشی ڕۆد بوو یەکێک لە ئەسحاب هاتبووە دەرەوە ڕێک نەبوو لە ڕیزەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سیواکە چوو کێشای بەوریاوەتی بڕۆداوە وتی یا رسول الله أوجعتني وقد بعثك الله بالعدل وتی ئازاری پێگەیانم تۆ خوای گەورە بە عەدل و دادگەری ناردویتی یەکسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات سیواکەی هادەسی وتی تۆڵەم لێ بکەرەوە وتی ئەقیدنی یا رسول الله یعنی ڕێگەم بە با تۆڵە بکەمەوە قەوەدە لێ وەرگرم ئەوش سیواکەی وتی ئەقتەدە منی تۆڵەم لێ بکەرەوە وتی ئاخر من وەرگم ڕوود بوو بەس تۆ بێ وەرگە ڕوودکەی ئەوش وەرگی ڕوود کرد باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ماچی کرد وتی بۆ ئاکەی وتی ئەترسم لەم دنیا بمرم دەرچم لەم دەنگ و ئەوانەیە وانەیەکی عەمەلی فێر کرد ئاخر ئاهدی من بە تۆ بێکە دەستم بەرجەستە بکەوێ یەک شتی تر کە زۆر گرنگە باسی بە مامۆستا باس لە غەزوەی بەدرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ڕۆشتن بۆ غەزوەکە 300 و ئەوەندە کەس بوون 6 بۆ 7 وشتریان پێ بوو ئیبن مەسعود گەڕێتەوە ئەفەرمێ هەر 3 کەس و وشترێکمان هەبوو بە نۆرە سواری ئەبووین كنا نتعاقب على بعير كل 3 هەر 3 کەس ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەبوو لوبابە لەگەڵ عەلی کوڕی ئەبوو طالب هەر شتێکیان وشترێکیان هەبوو هەردووکیان ئەبوو لوبابە و عەلی کوڕی ئەبوو وتیان یا رسول الله إنا نكفيك تۆ سوار وشترەکە بێ ئێمە سوار نابین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە بوو وتی لستم أنتم بأقوى مني ولا أنا بأغنى عن الأجر منكم نە ئێوە لە من بەهێزترن منیش لە ئێوە بێنیازترم لە ئەجر و پاداشتی خوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرکردە بوو ئەیتوانی وەکو مەلیک بژی وەکو پادشا بژی قوڕیشەکانش قوبوڵیان بوو بەس قوبوڵی نەکرد بۆ چەسپانی و عەدالەت و دادگەریە لەگەڵ ئەو هەموو دەسەڵاتەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نۆرە سواری وشترە بوو سواری گوێرێژێکە بوو کەسێکشی لە دوای خۆ سوارە کرد چه سەرکردەیە ئەوەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیستیغلالی موقیفەکانشیە کرد بۆی تەسیل لە خەڵکی بکە وەفدێک هاتن بۆ لای ئەم وەفدە کە هاتن بۆ لای یەکێک لە ئەحنەفی کوڕی قەیس بوو وا ئەزانم ئەگەر بە هەڵەیانە چ بێتم دابەزین کە دابەزین تەپ و تۆز و غوبارایی بن ڕایان کرد چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام ڕەسەرۆک عەشیرەتەکەیان زۆر بە هێمنی ئاوێنێکی دەرهێنا و دەستیانە بە خۆیان و تەپ و تۆزی لە خۆیتەکان و هێمن چوو بۆ ژاخێمەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە نەبوو لە تۆلوتی بەرزە وە لەم سەردەمایە بۆیە هەسە کردەیە گەورەی قەومەکەی ئاوا دواکەوێت بەلوت بەرزێدا دەقەڵم فەرمی ئین فیکە خەسڵەتەینی یحبهما الله ورسوله
چی بوو الحلم والأنات پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خەڵکەکەیان ژیاوە خەڵکی ئەگەر بەردێکی بەست بێ لە تاو برسێتی ئەو دوو بەردی ئەبەست خەڵکی ئەگەر 2 ساعت شەو نخونی چەشت بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو شەو نخونی ئەچەست کۆمەڵێک پرسیارم هەیە بۆ دەستێ خۆش بێ نمونەی زۆر جوان تێنایەوە ئەوە کەسایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو پەیامە جێبەجێیەکە خوای گەورە بۆ هێنێرێ لەسەر زەوی و پەیامێکی ڕێک و جوان و دادگەرانەیە ئەمە تەنها لەگەڵ دەوروبەریاوا بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ نزیکەکانیاوا بووە لەگەڵ ئەهلی سەحابە و خزم و ئەقرەبین وا بووە یا هۆز و تیرەی تریش هەبوون لە دەرەوەی خزمایەتی ئەدیانی تریش هەبوون لە دەرەوەی دینەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ کرابێ بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ هەمووان بە یەک چاڕوانێتی یەک جۆر مامەڵەی کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کابرا تۆ بیکوژە شمشێرەکە لە دەستکەوتۆتە خوارەوە ئەم هەڵیگرتۆ ئەنجا عەفوی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیری لەبەردەسا بۆنەی کوشتون و تێتی وەرن یا فیدیە بەنیاد یەکێک لە موسڵمانەکان فێری خوێنەواری بکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ دەوروبەرە بێگومان لەگەڵ غولامێکی یەهودی هەبووە لەگەڵ یەهودا لەگەڵ نەسارایە لەگەڵ موشریکەکانە لەگەڵ هەموو ئەمانەیە مامەڵەیەکی زۆر جوانیە بوو ئەی بۆ بە محەممەد ئەمین ناسراوە ئەی بۆ بە ئەستادیق المەصدوق ناسراوە بۆیە خوای پەروەردگار لەسەر خوای پەروەردگار خۆی پەروەردەی کردووە کە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا بێ بە یەک چاو بڕوانێ بۆ هەمووان لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی مرۆڤ دۆستە ئاینێکی ئینسانیە ئەم فەهمە ئەبێ بگەڕێنوانە بۆ حاڵەتی ئینسانی ئێمە ئەگەر بمانەوێ گۆڕانکاری لە خۆمانە بکەین لە کۆمەڵگەی خۆمانە بکەین ئێستا چەند ملیار مسلمان لەسەر ئەرزێ بەلای کەم و 2 ملیار هەیە لە یەک لەسەر 4 بەشەریەت ئێمە تەجاوزمان کردووە خەریکە بەرەو یەک لەسەر 3 ئەگەر لەسەر ئەساسە پەروەردە بکرێ لەسەر ئەساسی عەدل لەسەر ئەساسی دادگەری وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەچۆش مەجلیسێکەوە دانیشت لەو شوێنە ئیفەرموو ئەجلیس حەیث انتهى بی المەجلیس سەرکردەوەینەکانی ئێستا لە هەموو گروپ و شێوازەکانە هەیە جاری وایە لە هەنێک کۆڕووکۆبوونەوەیە کابرا نیو ساعتی ماوە بۆ کۆبوونەوە کەچێ بۆی لە پێشەوە دابنیشە یا یەکیان نێرێ کورسەکەی پێشەوەی بۆ بێ یا کورسی حیجزەکەن بۆ ئەوەی ئەوانە لە پێشەوە دابنیشن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێچەوانە بۆ لەگەڵ ئەوە کێ لە پێشەوە چووە ئەوە دانیشتووە من سەرنجی نمونونەکانی جەنابتمدا ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسی کاری لەم نمونانە ناکە باسیشە لە عومەری کوڕی خەتاب کرد ئەم عەدل و دادگەریە کە پێچەوانەی زاڵم مەسەلەن هەڵسو کەوتیان کردووە تەنها لە پێغەمبەر و خەلیفەکەی عومەر وەشاونەتەوە یان نمونەی ترمان هەیە لە نمونەی ترمان هەیە بێگومان ئەزانی چۆنە خۆی ماکیاڤێلی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر ویستت هەڵسەنگاندن بۆ هەر کەسێ بکەی لە میانەی دەوروبەرەکەی و هەڵسەنگاندنی بۆ بکە باش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر لە میانەی دەوروبەرەکەیەوە هەڵسەنگاندنی بۆ بکەی خوای گەورە وەسپیانەکە محەممەد رسول الله والذین معه أشداء على الكفار رحماء بينهم پێغەمبەر ناکرێ ئینسانێک ڕازگۆ بە دەور و پشتی تەندا بێ بە درۆزن دادگەر بێ دەور و پشتی تەندا بێ بە ئستەمکار پاک بێ دەور و پشتی تەندا بێ بە خەڵکانێکی پیس ئینسان خۆی چۆن بێ خەڵکەکەی دەوروبەریشی وا بێ بۆ شێوە پەروەردەیانەکە ئەوە بێگومان تەجاوزی کردو نمونەی زۆر بەرزمان هەیە زۆر بەهێزمانی هەر لەناو مسلمانانە خۆ من تەسەورم وایە لە غێری مسلمانانیشە ئەم جۆرە نمونانە هەر هەیە ئەگەر دیقەت بگری سەلاح الدین ئەیوبی بەڕەحمەت بێ یاخوا لە کاتێکە لە فتحی فەلەستینە بوو لە غەزوی سەلیبەکانە بووە هێرشێک بووە کە هێرشەکە پێویست بووە بیکە و یەقینەن لە 100% دوژمن یەشکان ئافرەتێکی مەسیحی دێت کە کەسێکی لە حاڵەتی مناڵبوون هەیە تەکلیفی لێکا بۆی کە هێرشەکە دوا بخە بێگومان هێرشەکە دواخە ئەمە دەلالە لە عەدلێکی سەلاح الدینی ئەیوبیەکە کە پەروەردەی کێ بووە پەروەردەی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم اینجا ئێمە ناڵێن تەنها لەناو مسلمانانیشام عەدل هەیە لەناو غەیرە مسلمانیشا بێگومان هەیە بەداخەوە لەناو مسلمانان ئەستەم زۆرە ئەتوانی بڵێ هەندێک جار لەناو هەندێک لە ئومەتانی ترا ڕەنگە عەدل و دادگەری بەرجەستەتر بێ بۆ چونکە خۆیان یاسایەکیان دانا و پەیڕەوی لێکن بەس ئێمە پەیڕەو لە بەرنامەکەی خۆی پەروەردگار ناکەین ئەوەی کە جێی سەرنجە هەندێک جار نمونە ئێنینوانە بە ئێشیشە ڕەنگە بە شەرمیشەوە بێنینەوە کە پێویستە لەناو ئومەتی ئیسلامی و کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم نمونانەمان زۆر بێ ئەوەی جێی سەرنجە جارێکیان ئافرەتی فەڵەستینی ئەچێ بۆ یەکێک لە سەیتەرەکانی بازگا سەربازیەکانی ئیسرائیلیەکان لە کەرتی غەزەوەیە لە کەناری خۆرئاوە یا ضفەی غەربیەوەیە بڕوا بۆ نەخۆشخانەیەکی ئیسرائیل لە حاڵەتی مناڵبوونایە
دەبیا سەربازێک پێڵێ بە زابتەکە ئەڵێ با بڕوە زابتەکە ئەڵێ ئەمرم پێ ناتوانم ڕێگە بکە ئەڵێ ئەمرێت ئەڵێ ئەمرم پێ ناتوانم 3 سەعات ماوە ئافرەتەکە لای گیانی سپار مرد جوندەکە خۆی پێ نەگیرا چۆ پشتی خۆ لە حرەسیاتەکەی خۆی فیشێکی ناوە قوڕگی خۆی کوشت بۆ نمونەیەکی جوانی پێشکەش کرد خۆوە ئێمە ستایشی و هەڵوێستانە ژەکەن کە حیسی عەدالەت دوای لێەکە حیسی عەدالەت دوای لێەکە شتێکی نایاب مخوێنەوە لە ماوەی ڕابردووە لە مانگی ڕابردووە لە بریتانیا ئافرەتێکە بەڕێوەبەری قوتابخانەیەەکە هی ئەدادیە ئەم ئافرەتە هەموو ساڵێ بۆی هەیە ڕێژێکی دیاریکرا و قوتابی وەربگرێ ڕێژە دیاریکراوەکەی قوتابی وەرگرتووە ماوەتەوە سەر 2 قوتابی کە ماون بچن لێ وەربگیرن یەکێکیان لە ئافرەتێکی خانەدانە کچێکی خانەدانە تەلەبەی عەدیادیە ئەسڵیان هەر خەڵکی بەریتانیان خەڵکی ئەو شارن یەکێکی تریشیان ئەم دوانەیە کە ماونەتەوە ئافرەتێکی ڕەشپێستی موسڵمانە هەردووکیان ئەڕۆن کە پێشکەشی یەکەن بۆی بچنەوێ ئەمەش بۆی هەیە تەنها یەک تەلەبە وەربگرێت جێگە یەک کەس ماوە بەس ئەم ئافرەتە ئەچێت ئەم بەڕێوەبەری قوتابخانەکە خەریتەکە ئەنێ دای ئەنێ بە مەترش ئەی پێوێت بە پێ قیاس و ڕووپیەوەکە کە هەیە لەسەر خەریتەکە بزانە کامیان نزیکترین لە قوتابخانە ئەیان بگرێت ئافرەتە ڕەش پێستە موسڵمانەکە کە تازە چۆتە ئەو گەڕەکە ئۆرەگرێ ئافرەتەکەیتە بەرناگرێکە هەر خەڵکی ئەو شارەیە ئەمە لوتکەی دادگەریە و حسی عەدالەتی تیایم ئینسانە زۆر خۆشە کە ئینسان ئەو عەدالەتێکە هەیە و چۆن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەخش بوو بۆ خەلیفەکان لە دوای ئەوە بۆ کۆمەڵێکی زۆر لە سەحابەکان و هەروەها بۆ زانایان بۆ خواناسان بۆ دەسەڵاتداران ئەمە کارێکی چاک و کارێکی بەجێ دەستی خۆش بێ مامۆستای بەڕێز وەڵی ئەگەر بفەرمووی ینی هەندێک لەو مۆرکانە هەندێک لەو سیفەتانە کە بە زاڵمەوە دیارن یان ئینسانێک دەکەنە زاڵم ستەمکار چین ئیسلام چۆن ناویان هێنێت چۆن باسییانەکە چۆن وێنایان دەکا ئەو کەسە سلەوانەیە کەسێک زوڵم بکە نەسانێک کەسێکی زاڵمە کەسێک ستەمکار بێ هەز بە خۆی نەکا مەسەلەن چۆن ئەم زاڵم و ستەمکارانە بناسینەوە دەست درێژی کردنە سەرمافی هەر کەسێک ئیزعاجکردنی هەر کەسێک بردننی ماڵ و سامانی هەر کەسێک دەستدرێژیکردنە سەر ناموسی سەر خوێنی هەر کەسێک بێگومانستەمە هەر ئینسانێک بیکە فعلەن خۆزاڵ مستەمکە شاخۆگوێی لێ ناڕێ هەر ئینسانێکە وەکو ئێمە بەڵام ستەمەکەی وای لێ ئەکا کەوانەوە برێ بەستەمکار لە قورئانە خوای پەروەردگار باسی ستەمی هەندێک کەسی کردووە کە ئیتر تۆغیانی کردو تۆغیان لە سنوور دەرچووە باسی فرعونەکە باسی هامانەکە باسی قارونەکە چون باسییانەکە بۆی کە ستەمکار بوون بۆی کە عەزابێکی سەختیان هەیە باسیەوەکە کە ئیستێکباریان بووە باسیەوەکە کە خەڵکیان کوشتووە نێرینەکانیان کوشتووە مێینەکانیان هێشتۆتەوە باسیەوەکە کە موڵک و ماڵ و سامانی خەڵکیان داگیر کردووە بە خۆسەپاندن بەسەر خەڵکە زوڵمە هێرشکردنە سەر وڵاتێک زوڵمە بێیاساییکردن زوڵمە وستەمە واستە و واستەکاری خۆی بۆ خۆی زوڵمە وستەمە مەحرومکردنی ئافرەت لە میرات ئەوە زوڵمە ئەوە هەروەستەمە تەزویرکردنی شەهادە ئەوە ستەمە جێبەجێنەکردنی یاسا بە یەکسانی بەسەر هەمووانە ئەوە زوڵمە ئەوە ستەمە دادگەر عادل نەبوونی سەرکردە بەرپرس ئەمیندار هەر کەسێک لە هەر گروپ و جەماعەت و حیزب و دەوڵەتەکە بێ کە بە یەک چاو نەڕوانێ ئەوە بۆ هەمووان زوڵمە جیاوازی باوک لە لێوان مناڵەکان یابیکە بێگومان ئەوە زوڵم و ئەوە ستەمە مەرج نییە کەسی زاڵم تەنها کەسێکی دەسەڵاتدار کەسێکی بەرپرس بێت جاری وا هەیە جاری وای من هەموو جارێ وتومە بە هەندێک لە برادەران و دۆستان وتمە نانەوایەک کاتێک کە ئەڕۆی نۆرەبڕی ئەکا بۆ کەسێک ستەمەکەی یەکسانە بەوەی کە ئەچێ لە شارەوانی و زەویزایی لە بەردەستای و تەخشان و پەخشانیەکە ئەم ئەوەندە دەسەڵاتیە نۆرە بڕیەکە ئەو ژەوەندە دەسەڵاتیە خۆ من ژەگە بچێتە شوێنی ئەو هیچ فەرقێک نییە ستەم هەر ستەمە هەر کەس لە قەدەر خۆی هیوا هەیە جا ئینسانەکان یا زاڵمن یا مەزلومن متەنەبی تۆزێ متەشائیمە ڕەشبینە ئەڵێ ومن لم يظلمي فلعلة لا يظلمه هەر کەسێک ستەم نەکا لەبەر عیلەتێکەیە کە ناتوانێت دەسەڵاتی نییە ئەگینا هەموو ئینسانەکان جۆرێک لە ستەمیان تیا بێگومان ئەمە قەنەعەتمە زۆر ڕۆچووە بەڵام ئەچەسپێ بەسەر ڕێژەیەکی زۆر تەنانەت پڕیوەتەوە بۆ سەر ئاژەڵەکانیش ئینسانێک مەسەلەن تۆ سێرکە و ئەسەریکە لە دینا زۆر جار بنمونەیەکی جوان یان ناشرین باسەکرێەوەی
لەگەڵ ئاژرێکا پیرەژینێک ئاواکایە بەڵێ یعنی ئینسان کە ستەمەکە لە ئاژەڵێک لە پشیلەیەک ئەچێتە ئاگری دۆزەخەوە سەگێک کە ئاوی ئەداتێ ئافرەتێکی خراپ خی پەروەردگار لی خۆشە بێ ئەچێتە بەهشتەوە تەبە ئاژەڵەکانش بە پێی هەندێک ڕیوایەت زیندوو ئەکرێنەوەوانێ تۆڵە لەسەرەوەی کە زۆڵمیان کرد تۆڵە لە مەڕێکی بێشاغ ئەکرێتەوانێ لە مەڕێکی شاخداکرێتەوە لە مەڕێکی بێشاخی ئینسان کە ستەم ئەکا لە چۆلەکەیەک لە ڕیشۆڵەیەک ستەم ئەکا لە درەختێک شتەمەکە لە منداڵێک لە خێزانەکەی خۆی لە ماڵ و مناڵەکەی خۆی ستەم هەر ستەمە شێخ طبعا ئەمەش ئەوەی کە ئەگە بمان با بەرەو حاڵەتێکی ترمامە سەعباز ستەمی ئاشکرا ئەبێ بە ئاشکرا ئینسان لە بەرامبەر یا بوەستێت شێخ عەبدولقادر گەیلانی بەڕەحمەت بێ ئەخوا بە المکتەفی وت المکتەفی بأمر الله جارێکیان ئەوە طبعا دەسەڵاتدار بوو ئەچووە مەجلیسەکەی وتی يا أمير المؤمنين وليت على المسلمين أظلم الظالمين فماذا أنت قائل لرب العالمين یەکێک هات بە ئیبن مەزاحیمی پێوتە ئیبن محازمی کردو بە وەلی بەسەر مسلمانانەوە یەکسەر المکتەفی بأمر الله نیتوانی پێچوانە قسەکەی کە یەکسەری لایدا جا سەیرە هەندێک کەس ئەڵێن نابێ ڕوبەڕووی ستەم بوەستیتەوە یا ئەگەر دەسەڵاتدارێک ستەمکار بوو تۆ نابێ بە ئاشکرا ئامۆژگاری بکەیت ئەو بە ئاشکرا ستەمەکە ئەبێت تۆ بڕێیت لە بنەوە بە پەنهان ئامۆژگاری بکەیت ئەمە عقلێتێکی زۆر سێرە ستەمی ئاشکرا پێویستە ئینسانەکان بە ئاشکرا بەرەو ڕووی بوەستێتەوە ئیبن الجەوزی هەبوو ئەبولفەرەج ئیبن الجەوزی یەکێکە لە ئەشهەر ئامۆژگارەکانی ئیسلام کەسی کەسایەتێکی زۆر بەهێز بوو جارێکیان المستەضی ئیبینی المستەضیەکە بوو لە خەلیفەکان چووە مەجلیسی وەعزی ئەوە دانیشت بوو قسەی لەگەڵا کرد وتی ئەگەر قسە و بۆ بکەم لێ دەترسم ئەگەر قسە بکەم لێ دەترسم ئەگەر قسەش نەکەم ئەوە ئەترسم دەسەڵاتەکە لە دەستدەی دووەمم پێشی یەکەم خستووە ئەی ئەمیری مسلمانان مەرج نییە خێر لەوە بێ کە بە تۆ ئەڵێ ئێوە ئەهلی بیت خوا قەڵەمی ئەفوی داوە لە گوناهەکانتان خێر لەوایە کە پێت ئەڵێ ئیتەقی الله خێر لەو کەسایە کە پێت ئەڵێ ئیتەقی الله جا یادی ئیمامی عومەری خستەوە وتی قسەیەکی ئیمامی عومەر هەیە کە حەزەکەم یادی بخەمەوە ئەوش ئەوەیە ئەگەر یەکێک لە والیەکانی من ستەم کار لە کەسێک یەقینم هەیە خوای پەروەردگار من محاسەباکە بۆیە ئیمامی عومەر خاوەنی وتە مەشهورەکەیەتی ئەڵێگەر لە کەناری ڕووباری فوراتە لە عێراق بەغلەیەک ئاژەڵێک دابەیەک چوارپێیەک قاچی سەرسمێ با بخلیسکێ ئەترسم خوا محاسەبەم کە بڵێ ئەی عومەر بۆچی تۆ ڕێگەت بۆ تەخت نەکردووە شاعری قسەیەکی جوانەکە ئەڵێ عار على حامي الحمى وهو قادر إذا ضاع في البيداء عقال بعيري شەرمەندەیە بێئابڕوویە بۆ دەسەڵاتدارێک ئەگەر توانای هەبێت بەوەی کە ئەو پەتێک کە وشتی پێبەستنەوە پەتێکی ئاوای بشتت پێبەستنەوە لە یەکێک لە بیابانەکان نابوون ببێ ئەمری نەپرسێ لەگەڵ ئەم هەموو ستەم و گەنگدەڵیە کە ئەمڕۆ لەسەر ئەرزا هەیە کە بەردەوام شەپۆ لێ هەستم ئەمڕۆ ئەزمەی ئەخلاقە ئەمڕۆ ڕێژەی ئینتیحار زۆرە ڕێژەی جەنگ زۆرە کوردانی ڕۆژ ئاوا پەلامارە درێن زۆر بەداخەوە زۆر باشە دێنە سەر ئەو مەوزوعە تۆ نمونەی زۆر جوانی هێنایەوە لە تەنیشت ئەم نمونە جوانانەوە کە ئیسلام بەتەنگیانەوەی نمونەی جوان بەرهەم بێنێ ئینسانی جوان بەرهەم بێنێ کۆمەڵگەیشی عادل عەدالەتی تیا بچەسپێ و زاڵمی تیانە بێ مەزلومی تیانە بێ بەرهەم بێن بەڵام لێرە و لەوێ لە مێژووی ئیسلام و بە ئێستەشەوە مەسەرەن کۆمەڵێک حەوادیس کۆمەڵێک ڕوودا و هەن کە ئاماژیان پێ دەدرێەوە فڵانە کەسی لە کۆمەڵگەی ئیسلامیەکانە مەسەڵەن فڵان خەلیفە زوڵمی کردووە فڵان دەسەڵاتداری ئیسلامی زوڵمی کردووە ئەشێ لە کۆمەڵگەی ئیسلامیەکانە کەسی زاڵم هەبوو بێ ئەمە چۆنە بەدڵنیاییەوە یعنی ئێمە ئەو نمونانێکی هێنامەوە شێخ عەبدولقادر گەیلانی وای و تۆ ئیبن جەوزی وای و تۆ بەرامبەر بە خەڵکانێکی زاڵم و ستەمکار بووە هەموو جەنگە ماڵ وێرانکەرە بووە لە ناو مسلمانانە بێگومان ئەمە هەمووی قورئان لە قورئانی پیرۆزە 289 جار باسی زوڵم و مشتەقاتی زوڵم کراوە بۆ کێیە بۆ کۆمەڵگەیەکی ئیسلامی و بۆ کۆمەڵگەیەکی مسلمانە کە ئامان خۆتان پارێزن لە زوڵم و لە ستەم و لە ستەمکاری بە درێژایی مێژووی ئیسلام خەڵکانێک هەبوون ڕاپەڕیون بەرامبەر بە زوڵم و بە ستەمی هەندێک لە خەلیفەکان و خەڵکانێکی دەسەڵاتدار و هەندێک لە والیەکان خۆی دین ئەگەر بەرجەستە نەبێت بۆ ئەخلاق
بۆ مامەڵە هیچ سوودە ناگەێنێ بە خاوەنەکەی. خەڵکانێک هەیە من پێشتان کەوتم، خەڵکانێک هەیە کە موسڵمانە بە ناوی دینەوە ئەستەمەکە، خەڵکانێک هەیە کە سیمایەکی دینی داوە بە خۆی بەڵام دەستدێژیە کاتە سەر مڵک و ماڵ و سامانی خەڵکی. خەڵکانێک هەن ڕەنگە بەڕیش و سیمای خەڵکی و خەریکی سیمای دینیشەوە خەریکی قۆڵبڕێنی خەڵکی بێ. ئەمە ئینکاری ناکرێت، ئەمە هەیە بە درێژایی مێژوی موسڵمانان بێتەوە هۆکاری ئەوەی یا بەڵگە و پاساوی ئەوەی حجی ئەوەی کە بڵێ ئیسلام زاڵم بەرەمەهێنێ نەخێر نانا بە پێچەوانەوە ئەبێتە حجەی ئەوەی کە خەڵکانێک هەیە پەیڕەو لە ئیسلام ناکەن بۆیە ئاوا خۆیان بوونەتە ستەم لایەنداوە لە ڕێباز لایەنداوە لە ڕاستەڕێیەکەی ئاینی پیرۆزی ئیسلام لایەنداوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ساباس لە دەیان فەرمودەیە ئاماژەمان بۆکە، لە دەیان فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژاکە بەوەی کە ئامان خۆتان پارێزن لە داوای مەظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب. یەکێک لە زانا خواناسەکان ئەڵێ بەهێزترین ترسی من لە چییە؟ ئەوەیە کە ستەمم لە کەسێک کردبێ وتبێتی حەسبی الله ونعم الوەکیل، ئەو تیرەی پێوە نابێتم، ئەڵێ شەو خۆم لێ ناکەوێ، ناتوانم، ئارامیم دێبڕێ. یەحیای بەرمەکی کە 40 ساڵ لە خزمەتی خەلیفەیە بوو، لە دواییە هەڵگەڕانەوە لە یەک و خستنێ سژنەوەیکی لە مناڵەکانی پێیوت تی باوکە ئێمە لەم هەموو ناز و نیعمەتەیە بووین، چۆنەوە یاسەکەوتن تێرە؟ وتی ڕۆڵێک گیان ڕەنگە دوعای کەسێکی ستەم دیدەی ستەم لێکراو لە شەوێکە وەک تیرێک هات پێ بۆ مانوولەی دابێتون ئێمە هێنابێتە ئەمەم حاڵەتی ئێستەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوای پەروەردگارە فەرمووی اشتد غضبی على من ظلم من لا يجد ناصرا غيري. خشموقینی من زۆر توندە بەرامبەر بە کەسێک کە جگە لە خوا هیچ کەسێکی تر پشتیوانی نییە. لە ئەگەڕنەوەڵێن لە یەکێک لە پاشاکانی ئەکاسیرە کیسراکان هات لەسەر ڕووباری دیجلەوتی کۆشکێکم بۆ دروستکەن، کۆشکێکی زۆر گەورەیان بۆ دروست کرد. 4 پەنجەری هەبوو ئەڕوانی بەسەر دیجلە و ئەملاولایە کە تەواو بوو ئەمە هۆڵی پێشوازی و هۆڵی نان خواردن و هۆڵی میوان و هۆڵی خەوتنەوە سەیری کرد. لە پەنجەرەیەکەوە سەیری کرد کۆخێتەیەکی پچکۆلە بەچی بە چیخ و دار و قامیشوانە دروست کرا بوو، لە تەنیشتێک کۆشکەکەیە بوو. وتی ئەمە چیە؟ وتی پیرێژنێکی گوناحە، تەکلیفمان لێ کردووە لای با لای نەبردووە چونکە ئەو پێشوی کۆشکەکە بکەین شوێنی خۆی بوو هەر لێرە بووە. تۆڕە بووتی چۆن ئەبێت لە تەنیشت کۆشکی منە کۆخێتەیەکی ئەوەی تیابێ. فەرمانی کرد خستیانە ناو دیجلەوە. ئێوارە پیرێژنەکە هاتۆ چاوێک گەڕا بەم لاولایە. حرەسەکان وتیان بۆ چێگەڕێ؟ وتی بۆ کۆخیتەکەم. وتی وەڵا پاشا ئەمری کرد و فرێماندایە ناو دیجلەوە بە هەموو شتومەکەکانەوە. دەستی کرد بە گریان، سەری بەش کردەوە بۆ ئاسمان. وتی خوایە من غایب بووم، ئەی تۆ لەکوێ بووی؟ خوایە من غایب بووم، ئەی تۆ لەکوێ بووی؟ ئەم دوعای قوبوڵ بوو. خوای پەروەردگار ڕۆی چوان نغڕۆی کرد بۆی کە تیا بوو بە زەویا چوە خوارەوە کۆشکەکە. خۆی گەورە لەسەر ستەم لێکرا و دێتە جواب. بەڵام ئەوەندەیانە دوعای مەظلوم بەڵام ئەوەندەی تیا هەیە طبعاً ئەگەر هەندێک زوڵم هەیە شخصیە لە ئینسانەکرێ ئەو سەرفە نەزەری هەبێ و خۆی بگرێ و شتێکی چاکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ثلاث أقسم عليهن. سێشە سوێنی لەسەر خۆم. یەکێ لەوانە کوێیە؟ کێیە؟ یەکێ لەوانە وما ظلم عبد مظلمة فصبر عليها إلا زاده الله بها عزا. هەر کەس ئێستەمی لێ بکرێ تێک نەشکێ چۆکدانەدا سەبر بگرێ خۆی پەروەردگار عیزەتی زیاکە بە تەجەبەش بۆمان دەرکەوتووە. بەڵام لە لایەکی ترەوە بێدەنگبوون بەرامبەر بە زوڵمی ئیجتیماعی، بەرامبەر بە زوڵمی ئیداری، زوڵمی دارایی، بەرامبەر بە ئەو ستەمانی کە لەلایەن دەسەڵاتدارەکانەوە ئەکرێن، لەلایەن سوڵتانەکانەوە ئەکرێن، ئەوە لاوازیە خۆی پەروەردگار قبولی نییە بە هیچ جۆرێ. الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم. ستەمیان لە خۆیان کردووە ئەوانەی کامرن. قالوا فيما كنتم؟ قالوا كنا مستضعفين في الأرض. قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها؟ أي بو هجرتان نكر، أي بو رانا برين، أي بو درحق، أي بو برانبريان نوستان، برانبر ظالم إنسان أبي بو استيتواني وشوكي دانا داو سري شورنكا. أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر. لصلاة داريا كاستمكارا باشترين جهاد ئەوەیە کە بەڕوویا بۆسیتەوە. بۆیە ئینسانە بێ بە وشەیەک جیهادکە ئەو نمونە جوانەوە ئاماژە جوانە و تەفسیر و دەخە جوانانی کە لە قورئان و فەرموودە هێناتەوە. ئاماژەت کرد بەوەی کە لاپەڕی قورئان نییە باسی زاڵم و مەزلومی تیانە هاتبێ بە تێکڕاکە ئەگەر وەریگرین مەسەلا معقولە یان ئەشێ
خۆی گەورە ڕازی بێ لە زوڵمی کەسێک کە بە ناوی ئیسلامەوە زوڵم لە عەبدەکانی بکا کە ئەمە ممکن نییە. مستحیلە ئاستەمەوە ئیفتیرایە بەدەم خوای پەروەردگارەوە. یەک شت هەیە لێرە ئەوانەی کە بە ناوی دینەوە ستەم لە خەڵکەکەن ئەبێ ئێمە دیقەت بین. شیرک چییە؟ دانانی وەسیتە لە نێوان تۆ خوایە، شتێکی نامەشروع بۆ ئامانجێکی بۆ مەقسوودێکی پیرۆز. گەیشتن بەخوا مەقسەدێکی پیرۆزەوانە ڕەوان نییە شتێکی نامەشروع بتێک یاش دێ بکەی بۆ وەسیلە لە نێوان خۆت و خۆیەوە بێتە شیرک. باش پێچوانەی کەرەوە ئەگەر خوا بکەی بە وەسیلە لە نێوان خۆت و ئامانجێکی خۆتە ئەبێت چ تاوانێکی گەورە بێ. بەم پێوەرە بێ لە شیرکەکە گەورەترە. بەم پێوەرە بێ عەفوم کە ئەگەر بەم پێوەرە بێت لە شیرکەکە زۆر گەورەترە. خوا بکەیتە ئامرازێ بۆ گەیشتن بە مەرامێکی بۆ چەسانەوەی مرۆڤ یعنی بەواتایەکی تە ئەگەر دروست بێ شتەکە بڵێن خوا بکەیتە شەبەکەی بۆ ڕاوکردنی ئارەزوەکانی خۆت، بکەیتە ئامێرێ بۆ لەیانی نەحەزانی خۆت، ئەوە تاوانێکی زۆر گەورەیە. مستحیلە خوای پەروەردگار وەقوڵ لە بەرامبەر ئەم حاڵەتانەیە کە ئەو هەموو نمونە جوانت لە کۆمەلگەی ئیسلامی باگە هەندێک حاڵەتیشت باس کرد کە شێ مەسەڵەن زاڵم تەیە هاتبێ و مەسەڵەن کاری کردی خراپی کردی ئەستەمی کردی. لە کۆمەڵگەکانی دەرەوەی کۆمەلگەی ئیسلامیەکان چییە گوزارێ لە ستەم و ستەمکاری هەر لە کۆمەڵگەکانی دەرەوە تەسەورم وایە طبعاً ئێمە گەر مطلع بین بەسەریانە بەتابەت لە سەدەکانی ڕابردووە ستەمی زۆر گەورە کراوە. لە سەدەکانی ناوەڕاستە دەسەڵاتدارەکان بێگومان بەهەشت و جەهەنەمیان ئەفرۆشت و ئەکڕی فرۆشتنیان پێکرد بەتایبەت قەساویسە لە کەنیسەکانە. ئاغاکان هەر بووکێ بوازراتەوە یەکەم شەو خۆیان ئەچوون بووکەکە بۆ خۆیانە بوو اینجا دوای یەکەم شەو تەسلیم بە زاوایان ئەکرد. ستالین نزیکی 30 ملیۆن ئینسانی کوشتووە، هەتا ئێستا لەسەر ئەرزا 500 ملیۆن ئینسان کوژراوە. ڕێژێکی زۆر کەمی بەر ئومەتی ئیسلامی مجتەمەعاتی ئیسلامیەکەوێ. ما باخەکەی هەر هەمووی لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووهەم و ئەوەی سەدەکانی ناوەڕاست و ماڵ کاولکاری و هۆلۆکۆست و ئەوەی کە ڕووی یاوە لە مێژووە هەر هەمووکەی ناموسڵمانەکان کارەداگیرکاریەکە. ئیسلام ئەتوانین بڵێن ئەگەر مڕاجعەی خۆمان بکەینەوانێت دادگەری بەرجەستەکەین فعلاً مصداقی ئەو قولەی خوای پەروەردگار تێمانە دێتە دیکە فەرمیە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئەگەر بڕۆ بۆ هیندستان چ ستەمێکەیە، بڕۆ بۆ سین وڵاتی سین چ ستەمێکەیە، ڕاوەندا مسلمانان چیان پێکرێ ئەسووتیان دیان ڕێژێکی زۆر تاوان و جەرائیمێکی زۆر گەورە هەیە لەسەر ئەرزا لە نێو مجتەمەعاتی نامسلمانە. بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە حیسی عەدالەت لە ناو ئەوانشانە بێ، ئەگەر تاکتاکش بێ، ئەگەر بە یاساکانی خۆشیان بێ لە هەندێک مجتەمەعاتە ئینکاری ناکرێکە. ئەی بەڵگەش بۆ ئەوەیە کە هەندێک کەس لە جۆر و ستەمی مسلمانان و مجتەمەعاتی ئیسلامی وڵاتانی ئیسلامی ڕاکاچێ بۆ ئەوێ ئەچێ بۆ لای دادگەری بۆ لای عەدالەتەکەی ئەوان. یعنی لێرە ستەم هەیە لە بە یاساکەی ئەوان ڕازیە کە جۆرێک لە مافی داوە بەم ئینسان. مامۆستا ئەو بەشی بەرنامەکەمان ماوەتە وەرچن کە میشە ڕاوەستین لەسەر ئەو ستەمەی بە درێژایی مێژوو لە کورد کراوە بە ئێستا کە لە کوردستانی خۆراوە گوزەرێ بەدەست هێرشیە ناڕەواکانی تورکیاوە. چیت هەیە لەسەرەوە؟ زۆر بەداخەوە کە زمانەکان و میلەتان و وڵاتان و ناوچەکان ئاەتێکن لە ئاياتی خوای پەروەردگار ومن آياتی اختلاف ألسنتكم وألوانكم. ئاەت چییە؟ ئاە ما تقربك إلى الله. هەشتێ نزیکە کاتۆ لە خوای پەروەردگار ئاەتە، هەشتێ نزیک کاتۆ لە خوای پەروەردگار پیرۆزە، بۆیە قودسێتی هەیە زمانی هەر میلەتێک و کولتور و شوێنەواری هەر میلەتێکە پێچوانەوێ لەگەڵ شریعەتی خوای پەروەردگارە. میلەتی کوردی خۆمان بە درێژایی مێژوو زۆر بەداخەوە چەوساوە بووە. هەموو لەلایەن فارسەوە لەلایەن عەرەبەوە لەلایەن تورکەوە لەلایەن میلەتانی ترەوە ستەمێکی زۆر گەورەیان لە میلەتی خۆمان کردووە. لە کاتێککە ئەم میلەتی ئێمە بەداخەوە کە بە ناوی دینەوە زۆر جار ستەممان لێکرێ. من ئەتوانم لێرا بڵێم باوەڕ ناکەم لەسەر ئەرزا هیچ میلەتێک ئەبێ ئەوەندەی میلەتی کورد لەگەڵ بوونی تێبینیشمان ئەوەندەی میلەتی کورد پابند بە ئاکار و ڕەوشت و بە ئیسلامیشەوە. گوندێکمان نییە کە مزگەوتی تیان نەبێ، هەر گوندێ مزگەوتیان نەبێ خۆیان بە پیاو نەزانیوە. وڵاتی بەردەنێژ و کانیاوە،
وڵاتی دەستی بەدەست نوێژە هەتا ئێستش زۆرترین خزمەت لەلایەنی کورد و پێشکەش بە مسلمانان کراوە لە زانایانی پایەبەرزەوە بڕوانە بە ڕازگۆیانە ئەم میلەتەی ئێمەش ئەم پام و ئەم ئیسلامی وەرگرتووە زۆر بەداخەوە بە ناوی دینەوە لێمانە دێ ماوەیەک ڕژێمی بەعس هات مکەبەری مزگەوتەکانی داگرت سوپای سوودانی ئوردونی هەناوتی ها هەڵگەڕاونەتەوە لە ئیسلام ستەمێکی زۆر بەڵام خوای پەروەردگار قوبوڵی نەکرد لە ڕژێمی بەعس ئەوان نەخڕێی کرد و هەر کەسێکش ئەو دەستدرێژێ بکە ئەو ستەمە بکە هەل لە ناوەچێ بە ئیزنی خوای گەورە ئەم میلەتی کوردش لە باو باپیرانە ئەو خەباتی بۆ ماوەتەوە یەقینەن ئەو خەباتە بەردەوام بێ هەتا گاتەوە ئامانجەکە وێدمان وایە ئینشاءالله بینە خاوەنی کیانی خۆمان بینە خاوەنی ئاڵای خۆمان پاسپۆرتی کوردستان لە گیرفانمان نابێ ستەمێکی زۆر گەورەمان لێکەن کە ئەم حەقەمان پێڕەجوان نابینن تکامان وایە و داوامان وایە کە بەخۆیانە بچنەوە ئەوانی کەستەمەکەن لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا و هەروەها لە باشوور لە باکوور لە هەر شوێنێکی ئەم کوردستانە مەفیڕەوا بن بە میلەتی کورد سەدام حسێن ئەو هەموو پارە و سەرۆت و سامانی کە سەرفی کرد لە جەنگا زۆر زیاتر بوو لەوەی لە کەرکووک بەدەستی هێنا کەرکووکی باە بە میلەتی کورد نمونەیەکی جوانم بینی باسی کرد بانخوازێک باسی ئەوەی کرد کە بەبوونی مێرولەیەکی زۆر ئەمە لە قورئانە هاتووە لە دۆڵێکە لە قورئانی پیرۆزە بەوادی نەمل ناونراوە هەڵێ چ معقول ئەم نیشتیمانە ئەم پانتایە فراوادی لە کراد ناو نەبێ کە کوردی تیاژی ڕەوایی پێ نەدەیکە ڕاستە زۆر کوردستان نمونەیەکی زۆر جوانە ئومێ دەکەین کە ئینشاءالله ئەوانی کە ستەممان لێکەن بە خۆیانە بچنەوە و ئێمە وەکو میلەتی کورد زیاتر پابندی دینەکەمان بین و کاڵفام نەبین لە سەرەتاوە هەتا ئێستا ئێمە چەوسێنراوینەتەوە و هەروەها فێڵمان لێکراوە و هەروەها وەکو کاڵایە کەرەستەیەک مامەڵەمان لەگەڵا کراوە نە لە دڵیانە ئێمەیان داناوە نە لە باوەشیانە بەڵکو خسویانەتە گیرفانیانەوە سەودا و مامەڵەیان پێکردون مقایەضەیان پێکردون وەک کارتی فشار بۆ کاتی پێویست ئەمریکا و زلهێزەکان ئێمەی بەکارهێناوە. زۆر سپاس دەکەین مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستای یاسین حەسەن و سەر و بانخوازی ئیسلامی بۆ جەنابتان بەبیرە ناچ سپاس کە هاتن لە بەشداری بەرنامەکەتان کرد بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لێرە هاتینە کۆتایی ئەمەڵقەی بەرنامەی دین و دنیا تا هەڵقەیەکی تر پێتانەگەینەوە هەر شاد بێت. دەستان سپاس.